ڕەنزیانی زۆری ژمارەی سەوجی بێلانەش لە شەقام و کچە کۆڵانەکانی سنووری پارێزگای هەولێر و کار وەکەلەوەی ئامارەکانی گەستین سەگ لە شاری هەولێر مانگ بە مانگ گۆڕانکاری ڕووبداتن، ینی لەگەڵ ئەوەی کە شەڵتەرش تایبەت بە کۆکردنەوەی سەگی بێلانە لە شاری هەولێر هەیە، بەڵام ئامارەکان تا دێت ینی ڕوو لە زیادبوون دەکات. وەکوتم مانگ بە مانگ ئامارەکانیش جیاوازی هەیە، بەڵام ئەگەر مانجی ڕابردوو باسی بکەین تەنیا لە مانجی ڕابردووە تەمانجی حەوت لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای شاری هەولێر 94 حاڵەتی گەستین سەگ تۆمار کراوە. من لەو نەخۆشخانەیەم بۆ ئەوەی بزانین ئامارەکانی ئەم ساڵ چیمان پێ دڵێ، لەگەڵ ئەوەی کە چۆن ئەو نەخۆشخانەیە پێشوازی لەو کەسان دەکات کە تووشی ئەو ڕووداوە دەبن. کە سەیفەدین سەمەد یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕۆژئاوای شاری هەولێرم لەگەڵ کاک سەیفەدین سڵاو لێ بێ، سوپاس بۆ نرفەتە. ئەگەر پێیان بڵێ ئامارەکانی ڕووداوەکانی گەستنی سەگ لە نەخۆشخانەی ڕۆژئاوای شاری هەولێر و سنووری پارێزگای هەولێر چیمان پێ دەڵێت؟ بەخێر بێن، بەیانتان باش. ئەمە وەکو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوا پێشوازی لەو نەخۆشانە دەکەین کە لە هەر ڕووداوێکی کتوپڕ لە ناکاو کە سەردانی نەخۆشخانەمان دەکات. بە تایبەتی ڕووداوی سەگەستن لە سەرەتای ساڵی 2025ەوە تاکو سیویەکی مانجی هەفت ئامارەکان ئاماژە بەوەی دەکەن، ینی 414 حالەتمان هەبووە کە پەلامار دراون لەلایەن سەگەوە دەتوان برین بە گەستنی سەگ 414 حالەتی سەگەستنمان هەبووە. زۆر باشە. کاک سەمەد سەیفەدین ببوورە، ئەی لە بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکان چۆن؟ یانی ساڵی 2024 چەند حاڵەتە بووە بەراوردی بکەین تاوەکو مانجی هەفتی ئەم ساڵ ڕێژەکە زیادی کردووە؟ ئەگەر بێت و ئەمە بەراورد بکەم بە پێی مانگەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. تەنانەت لە ئەم ساڵ بەس لە مانجی ڕێژەکە دەتوانین برین لە مانجی هەفت زیادی کردووە کە 94 حالەتی سەگەستنمان هەبووە، بەڵام ئاماری کۆی گشتی ساڵی 2024 628 حالەتی سەگەستنمان هەبووە. ئەی لایەنە تەندروستەکەی باس بکەین، مەترسیەکانی گەستنی بابڵێن پەلاماردانی سەگ بۆ هاوڵاتیان مەترسیە تەندروستەکانی چۆنە؟ حاڵەتی گیان لە دەزان هەبووە؟ دیارترین مەترسی سەگەستن هاری ڕێبس دەگوترێت کە زیاتر بەڕاستی ئەو حالەتانەی کە تێبینیمان کردیە کە گەستنی سەگ لە بەشی سەرەوە زیاتر لە برین سەر مێشک نێزیک بێ، ئەنی خۆ مەترسی زیاترە ئەو حالەتانە. ئەو سار بڵێ منداڵێکمان هەبوو تەمەنی 6 ساڵ بوو گیانی لەدەستدا. زۆر باشە. زۆر باش کاک سەیفەدین، ئەی ینی دەرمانەکان پێویستی پزیشکیەکان لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر چۆنە؟ دەرزی دژە ڤایرۆستان هەیە ئێوە؟ بەڵێ، ئەمە هەمانە بە شێوەی سیرەم، هەمانە بە شێوەی ڤاکسین کە هەردووچیان مۆجودە حالیان لە نەخۆشخانە و بە پێی خشتەی دیاریکرا ئەو نەخۆشانەی کە پەلامار دەدرێن لایەن سەگەوە بە پێی خشتەی گادلاینی پێ دەگوترێت دیاریکراوە و خشتەیان بۆ دادەندرێت و لیان دەدرێت. سپاسان دەکەم. سەیفەدین سەمەد یاریدەدەری بەڕێوەبەری نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای شاری هەولێر ڕەنزێک و میوانەکەشم ئاماژەی بۆدا، ینی ساڵی ڕابردوو زیاتر لە 600 ڕووداوی گەستنی سەگ لە شاری هەولێر تەنیا لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر تۆمار کراوە. ئەم ساڵش تاوەکو ینی سیوێکی هەفت دەکە مانجی ڕابردوو ئامارەکان سەر و 400 حاڵەت بووە و مانگ بۆ مانجیش گۆڕانکاری لە حاڵەتەکان دەبێتن. تەنیا لە مانجی حەوت لە مانجی ڕابردوو 94 حاڵەتی گەستنی سەگ لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای شاری هەولێر تۆمار کراوە. وەکوتم ئەمە ینی لەگەڵ ئەوەیە کە لە شاری هەولێر شەڵتەرێکی تایبەت بە کۆکردنەوەی سەگی بێلانە هەیە کە بە پێیزانیاریەکان تاوەکو ئێستا لەو شەڵتەرە زیاتر لە 17,000 سەگی بێلانە کۆکراوەتەوە، بەڵام ئەوە وای نەکردووە ئامارەکان کەم بن لە ئامارەکانی پەلاماردانی سەگ لە سنووری پارێزگای هەولێر کەم بێ، بەڵکو ڕێژەکە مانگ بۆ مانگ گۆڕانکاری بە سەردادێت.